باش بینەرێن بەڕێز خۆشحاڵین دیدارەکە تایبەتدا مەو هەوە هەفتوو دیتەوە دوێ دیدارە تایبەتدا ئەدگەل مامۆستای زۆر هێژا مامۆستا ئاراس محەممەد ئاغا بەرپرسێ ماڵبەندی چار یەکەتی نیشتیمانی کوردستانە لە دهوکێ و هەمان دەمدا ئەندامێ سەرکردایەتی یەکەتیان نیشتیمانی کوردستان دوێ دیدارە تایبەتدا ئانە هەیە خودێ ئەم دێ بەحسێ دیدارە ئێکەتیەکەین ئەم دێ بێژین دیدارە ئێکەتیە بۆچی دێ بەحسێ گرنگیە دیدارە ئێکەتیەکەین ئەلدەڤەرە بادینان پێنگاوە ئێکەیە دیدارە ئێکەتیە ئەلدەڤەرە بادینان بوو و گرنگیە vê پێنگاوێ چییە ئەم دێ بەحسێ هەندێکین دیدارە ئێکەتیە دێ چەند شێتن پەیڕە و پرۆگرامێکی نوێتر و پێستر و خۆرتر دەتە ئێکەتیە و ئێکەتیە ئەم دێ بەحسێ هەندێژیکەین کە ئەف دیدارە دێ چەند شێتن کادرین پێشکەفتی یان زانا جهێن پێت وی بدانیتن بۆ یەکێک و خزمەتە وی ملەتی و ئێکەتیا بێتەکردن هەژمارەکە دیە پرسیارên وەکیڤە دێتگەل مامۆستای بەڕێز هێنە گفتوگوکردن کەرەماخۆ بینەرین مەبن مامۆستا زۆر زۆر سوپاس بوو جەنابێتە کوتە ئەف دەلیفەدا ئەمە ئەم وێ دیدارێت گەل جەنابێت ئەنجام بدەین زۆر زۆر سوپاس مامۆستا ئەم دێ وێرێ دەست بکەین تێتە گوتن یان ئەم بژین پرسیار تێتەکردن دیدارە ئێکەتیە بۆچی دیدارە ئێکەتیە هاتەکردن چونکە ئەوە پێنگاوە ئێکێ بوو و هاتە دەست پێکردن سپاس بەخێر بێن دیارە خۆتان دەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان لە دروستبوونیەوە تا ئێستا زۆر مەراحلی قۆناغدا تێپەڕیەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە خاوەنی بیر و باوەڕێ و فکرەی نوێ بووە چ لە سەردەمی شاخ و شۆڕەشی نوێی گەلەکەمان و تا دەگەشت ئەمڕۆ بەداخەوە ئێمان لە چەند ساڵی ڕابردوو وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی تێڕوانینمان هەبێت لەوانەیە لە کۆمەڵک ئەم بیر و باوەڕ و فەلسەفەی خۆی لای دابێ یان نەیتوانی بپرژێتە سەرەوە بتوانێت ئامانجەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕووی فکر و بیر و باوەڕە لە ڕووی خزمەتگوزاریە لە ڕووی شێوازی حکومڕانیەکی تەندروستە شێوازی حیزباتیەکی تەندروست لە هەرێمی کوردستان و چۆنیەتی ئەکتیڤکردنی ئۆرگان و کادیرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆیە لەسەر پێشنیاری چەند هەواڵێک و کادیرانی دڵسۆزی یەکێتی نیشتیمانی کوردستان دوای تاوتەی لە کۆبنەوەی مەکتەبی سیاسی جەنابی کاک باپڵ لە مانگی 12 بڕیارێکی دەرکردیە بۆ سازدانی داری یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرپەرشتی برای بەڕێزمان کاک قوبات بە سەرپەرشتیاری مەکتەبی سکرتاریەتی سەرۆک مامزارە ئەم دیدارە هەواڵان گرنگی تایبەتی هەیە و ئێمە لە لیژنەکەی دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین لیژان دروست کراوە و ئەم لیژانانە دابش کراون بە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و ناوچەدابڕاوەکان و مەرەم لە دروستکردنی ئەم لیژانانە بۆ ئەوەیە کە بتوانین زۆرترین کادری دڵسۆزی یەکێتی نیشتیمانی کوردستان هەواڵ و ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری بکەن لە دووبارە پێناسەکردنەوەی سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بواری حکومڕانیە لە بواری حیزبیە و کاروباری ڕێخستن و ڕاگەاندن و دواتر دێنەوە کۆمەڵێک کە کاری تر کە پەیوەستە لەسەر ئەرک و لەسەر ئەرکی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ئێمە پێی ڕابین لە هەرێمی کوردستان بواری تەندروستیە ژینگەیە خوێندن و زانستە بواری کۆمەڵایەتیە کەلتوری هونەریە یعنی هەموو ڕێخستنەوەی ژیانی کۆمەڵایەتی و سیاسی لە هەرێمی کوردستان ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئەرکی خۆمانی دەزانین و بۆیە دەمانەوێت یەکێتی نیشتیمانی کوردستان تەنهایی یەکێتیەکان نیە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە بۆ ئەوەش دروست بووە و ئێمەش تێدەکۆچین لە پێناو خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان و بتوانین باشترین شێواز و ئارماج لە ناو پەیڕۆ و پرۆگرامەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان ناو فەلسەفە و بیر و باوەڕی یەکێتی نیشتیمانی کوردستان هەبی بۆی بتوانین بەهۆی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە خزمەتی گەڵەکەمانی بکەین میلەتەکەمانی بکەین دەزانین قۆناغەکە گۆڕاوە بارودۆخی هەنوکەیی ئێستا لە عێراقا لە هەرێمی کوردستانە لە ناوچەکەی لە گۆڕانکاریدایە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستمان بە دیدی نوێیە پێویستمان بە فکر و بیر و بۆچینی نوێیە پێویستمان بە ڕۆیایی نوێیە پێویستمان بەوە هەیە کۆمەڵێک کادری گەنج کۆمەڵە خەڵکی نوێ کە ئێستا لە کاری سیاسیە دەژی لەوانەیە نەک سەردەمی ڕژەمی باسی بینیبی و سەردەمی ساڵی 90 و دوور شەڕی ناوخۆی بینی بێت ئێستا لە سەردەمی زیانگیری دەژی لە دوای 2023 ئەم جیلەکە سەتەمەنیان بوویتە 20 ساڵ 18 ساڵ ڕوویا بینی پێشکەوتنی دنیا و تەکنەلۆژیان بینیوە بۆیە ئێمە دەمانەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیڕۆ و پرۆگرامەکەمان پرەنسیپیەکەمان لەگەڵ ئەم سەردەمە نوێ بگونجێنن بەچی بە ئەوەی زۆرترین خەڵک
زۆرترین هەواڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانێت لە ڕای هەبی لە پێشنیارەکان لە دووبارە داڕشتنەوەی سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمەش لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەست پێ دەکات و خۆمان دوێنێ لە یەکەم ڕۆژی دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان لە باردینانی خۆشەویست دەستی پێکرد ئەمە شانازەیەکی گەورەتر بوو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە باردینان کە گرنگی دانێکە بە باردینان بۆیە دەتوانین لەمڕۆوە تا 2 مانگی تر تا سەرەتای مانگی 5 دەتوانین کۆمەڵێک پرۆژەی تر گەڵالە بکەینەوە دەوڵەمەندکردنی لیژانەکان بە بیر و بوچنی هەواڵان لە مامۆستایی زانکۆ پزیشکەکان ئەندازیاران کادرە دەرسۆزەکان کادرە دێرینەکان ژنان هەموو ئەوانەی کە پەیوەستن هەر کەسێک پەیوەستبی بە کۆمەڵگا بۆ ڕێخستنەوەی ژیانی کۆمەڵگا بۆ ڕێخستنەوەی ژیانی سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستان ئێمە پێمان باشە بەشداری تێدا بکە گەر بە وشەیەکی ئەس دێ ئەوە خاڵە هەمیە ئێکێکەوێ ڕاچم لێ جەنابێتە بەحسێ نویکردنەوەی کرد ئێکەتی بەردەوام بژین دیف هەندێک چیت و نویکردنەوە چی بیت نویبوونەوە چی بیت چەند گرنگە حەزب خۆنی کرد حەزب پیڤە هەندێک نەبیت و مینتت ئەم بژین کاڤلۆژانکە کێداییە بەری چەند ساڵە سەر هەمی دەما ناگوجیت گەلڤ عقل و فکرێت نوی ناگوجیت ئەبێک و جەنابێتە گوتی هەندێک کەسێ نیچێت بن گەنجێت نوی تێنە ناو بیاوێ سیاسەتی و ڕێڤە بەرنا کار و ئەرگادا چەند گرنگە حەزب دیڤێ فکرێ بچیتن و بەردەوام خۆنی کردەوە ژیان دایمەن پێویستی بە ئەپدێتکردن هەیە لە ماڵەکەی خۆتەوە تا دەگەشتە حکوومەت و حیزب و شار و هەرێم و دەوڵەت و پێویستی بەردەوامی نوێبوونەوە ژیان بەردەوامە مادام ژیان بەردەوامە ئینسان پێویستی وەیە بۆ ئایندەی خۆی بۆ ئایندەی حیزبەکەی بەردەوامی بدە لە نوێکردنەوە لە پرۆژەی نوێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان شتێکی نوێ بووە لە ژیانی سیاسی کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕۆژگارێک دروست بووە کە خەڵکی کوردستان لە نائومێدی بوون یەکێتی نیشتیمانی کوردستان ئومێدی دروست کرد و شۆڕەشێکی نوێی کرد شۆڕەشی نوێی گەڵەکەمان تاکە شۆڕەش بوو کە توانی ئازادی هەرێمی کوردستان بەرپا بکات بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەرکی قورسە ئەم ئەرکە قورسە پێویستە تەنها بە سەرکرداتی یەکێتی نیشتیمانی کوردستان یان بە سەرکاردەرێک ناکرێت پێویستمان بەوەیە زۆرینەی هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵانی خەڵکی کوردستان پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان بێت و لە بیر و بۆچونەکانی یەکێتی و بەشدار من لە تێڕوانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئایندەی گەلەکەمان بۆ ئایندەی حیزبەکەمان بتوانین چۆن ئەم ئامانزانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی تێکۆشاوە چیە لە سەری بڕوا بەردەوامی بوونە ئێمە لە کۆمەڵێک بوارە لە هەرێمی کوردستان لەوانەیە پەراکی گەورەمان هەبێت لە خودی حیزبەکەشمان سلم لە بواری ڕاگەیاندنە لەوانەیە پەراکی گەورەمان هەبێت خەڵک کادرانی ئێمە گلەیمان لەسەر بکەن لەسەر ڕاگەاندن لە مەسائلی ژنان کە مامزەلار هەمیشە داکۆکارێکی سەرسەختی ژنان بووە نیوەی کۆمەڵگاکان لەوانەیە لە ناو ئۆرگانەکانی حیزبە ڕێژەی ژنان کەم بن وەکو پێویست نەبی گەنج خوێندکار لاوانین ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و بینا دەکەین لە ڕابردوو لە زۆر ینی فکرە و فەلسەفەی خۆمان نەمانتوانێت درێژە و ئیدامەی پێ بدەین دەمانوێت ئەم بەها جوانانەی یەکێتی نیشتیمانی کوردستان پرەنسیپە جوانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەموو گەلی کورد و گەلانی ناوچەکە شانازیان پێدەکرد دەمانوێت ئەم ڕێچکانە بگەڕێنەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ببێتە پێشەنگ و ببێتە ئەوەی کە میلەتەکەمان و گەلانی تریش شانازی بە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن زۆر گرنگە مامۆستا جەنابێتە بەحسی هەندی کرد و لیژنە هەنە هەر بیاوێکێدا لیژنێت معنی هەنە و ئەف لیژنە دێکاری خوب درستاییکەن خەلکە کۆسات بینیدن و دەما لیژنەیەک بۆ تشتێکی بۆ کارێکی بۆ پرۆژەیەکی هاتە چێکردن تەنێ دێ حبرێک بیت چیتە سەر وەرەقی و ئێدی خلاص یعنی دیبچوون نایەتەکردن جەنابێتە چەند پشت ڕاستە و دیدارە ئێکەتیە ئەف لیژنە دێکاری وە درستایی هێتەکردن و دێکاری وە چیتە دەستێت کەسانت معنیدا بۆ یەکێک و دیمای بگەهنە ئارمانجێکی نەتەنێ لیژنەیەک بیتن و تەمامی ڕاستە بە تەکید خەڵک لە لیژان ینی عادزە بەڵام ئەم لیژانانەی ئێمە لیژانی کۆکردنەوەی بیر و ڕایە لیژنەی تحقیقی نییە بەڵام دیمای ئەف بیر و ڕای یا بیتن ببیتە نەتیجە بە دڵنیاییەوە ئێمە بەڵێنمان داوە چونکە ئێمە دەمانەوێت زۆرترین گوێمان لە زۆرترین کادر زۆرترین ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان بێن و لە هەر لیژنەیە کە مەحزەری هەیە و ئەم مەحزەرانە کە لە کاتی کۆڕ و سیمینارەکانە و مناقەشاتە لەسەر
هەموو کاری حیزبیە یان لە لیژنەی ژنانە هەر لیژنەیە کە مختصە بە دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان کە دامانناوە بە دڵنیایە و مەحزەری هەیە و کادری بۆ دانراوە ئەمانە هەمووی کۆ دەکرێتەوە و لیژنەی باڵای بۆ دانراوە ئێمە دەمانەوێت کە دوای هەموو کۆکردنەوەی ئارا و بیر و بۆچوونە جیاوازەکان لە هەمووی لە دیدارێکی گشتیە لە مانجی پێنجە کۆی بکەینەوە لێرە بە هەزاران خەڵک ئامادە دەبێت وە گفتوگۆی زیاتر دەکرێتوانێ دەڕۆژ بخانێ هەفتەیەک بخانێ بتوانین باشترین شێواز گفتوگۆ بکەین لەسەر دیداریەکی نیشتیمانی کوردستان و هەموو هەواڵان ئەوانەی کە دەیانەوێت بەشداری دیداریەکی نیشتیمانی کوردستان بکەن هەلیان بۆ دەڕەخسێت و بیر و بۆچوونی خۆیان بڵێن دواتر ئەمە هەمووی گەڵاڵە دەکرێتەوە دەکرێتە پرۆژێکی گشتگیر و گەورە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و دیداری یەکێتی نیشتیمانی کوردستانش بە قەنەعەتیم تەنها ئەوە کافی نییە بتوانین هەموو شتەکان تەواوکەین لەوانەیە لە دوای ئەمە تەواوی پرۆژەی تریش بتوانین بیکەین و کاری تریش بتوانین بکەین لە ڕووی فکریەوە لە ڕووی دیدی نوێەوە چکە ئێمە دەبێت ئەم مەسائلی فکر و نوێبوونەوەی فکر و فەلسەفە هەمیشە بەردەوام پێ بدەین و هەمیشە کار بکەین لەسەر نوێبوونەوەی ئەپدێتکردنەوە. زۆر گرنگە مامۆستا دەڤەرین ڤەقەتیایی هەبوونە خۆ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر گرنگ بووینە دیدارە ئەیکەتیەدا هەمان گرنگیدایە یانجی زێدەتر گرنگیدایە چەند وەکی جەناوێتە گوتی وەخت بەدل بوون ڕۆژ بەدل بوون بێتن پتر گرنگی پێ بێتەکان دەڤەرێت ڤەقەتیایی بۆ ئەیکەتیە چەند گرنگن تایبەتە دیدارە ئەیکەتیەدا لە یەکێک لە لیژانەکان کە دروستکراوە پایوەستە بە ناوچە جێناکۆکەکان و ئەو ناوچانەی کە کەتنە دەرەوەی هەرێمی کوردستان و ئێمە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگێکی زۆر تایبەتی هەیە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئێمە لە ڕابردوو تا ئێستا قوربانی زۆرمانداوە ئەم مانتیقانە کە بە دەلیل و ئیسپات مانتیقەی کوردین و دەبێت چارەسەری گونجا و پێشنیاری نوێ گەلالە بکەین و هەموو لایەنان سیاسیەکان مەسائیلی حیزبایەتی دوورکەینەوە لەو منتیقانەوە بتوانین پێکەوە ئەم کێشەی چەندین ساڵە ئەگەر وچین بۆ مێژوو سەدان ساڵە ئەم کێشەیە هەر هەیە پێویستە ینی ئێستا ئێمە دەبین لەگەڵ واقعی جوگرافی و سیاسیە لەگە عێراقا بگەینە نەتیجەیە کە بە ئەنجامەکەی لە خزمەتی میلەتەکەمان و براکانمان لە ئەو ناوچانە کە دەژین و بتوانین پێکەوە ئینسیزامێک دروستکەین و شێوازێک بەکاربین بۆ ئەوی بتوانین کە ئێستا لەژێر هەیمەنەی هەرێمی کوردستانی لەژێر هەیمەنەی حکومڕانی کوردیدانیە بتوانین شتێک بکەین پێگەی کورد لەم ناوچانە بەهێزکەینەوە و ئەم تعریبەی کە ڕۆژ بە ڕۆژ لە ناوچەکان زیاد دەبێت ڕێگری لێ بکەین و بتوانین ئەمەش بە قەنەعەتی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و لەو دیدارەش پێمان وایە کە زۆربەی هەواڵانیان کە بەشداری بکەن ئێمە دەبێت لە عێراق و چێشانە لەگەڵ عێراق چارەسەر بکەین و چارەسەرێکی گونجا و بتوانین هەموو لای قەنەعەت پێ بکەین باشترین چارەسەریش بۆ حەلکردنی ئەو کێشانە بە قەنەعەتی خۆم ڕێی شەخسی من بگەڕێنەوە بۆ سیاسەتی سەرۆک مامزەلال لەو مەندێقانە زۆر دڵنیام بەگەر لە خوێندنەوەکانی مامزەلال لەگە دیدارەکانی مامزەلال کە قسەی لەسەر ناوچە جێناکۆکان کردووە لە کەناڵەکانە لێدەینەوە و دەرس و عیبرەتی لێوەرگرین بە دوای سیاسەتەکانی سەرۆک مامزەلال بکەینەوە ناوچانە سەرکەوتوو دەبین. زۆر گرنگە مامۆستا تەبوونە ئەیکەتیەدا ئەو کادرێ دوور ئەیکەتیان نیشتیمانیا کوردستانی کۆم بەبووی زۆربەیاوان کادرێکی خودان باوەڕنامە هەمان دەمداد گەل باوەڕنامە بیابن جدا شارەزا زانا بووە یعنی نافهەمی حزبێت کوردیدا کادری ئەیکەتی نیشتیمانی کوردستان دیار بووە و خەڵکێکی هەکەر دەستی خۆبدان تەسە وجدانە خۆ خەڵکێکی شاهدە و کادری ئەیکەتی نیشتیمانی کوردستان فەرق بووە هەر لە ڕووی جورعەت هەر ڕووی شارەزایی هەر ڕووی بێژین فێربوونت هەمی بیاوە جدا بووە دیدارە ئەیکەتیە دێ چەند ڤەگەڕیتەوە بووە کادرا وا کادرا چێکەت چەند کوولژ نەمە هەنە و بروکە کادرژی زۆر هەنە بیاڤژی بەرفرەحتر بووین سیارێکی باشە یەکێک مەرەم لەوان هەم بن دوێنێ لێک دوو کۆبنەوەکانی لیژانەکان بەشداری بکرد یعنی لە ئەسنای مناقەشەکانە چەند کادرێکی گەنجم بەرچاو کرد کە توانای زۆرە ئێمە یەکێک هەدەفێک لە دیداری یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ئەوەی ئێمە بەر هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دێن بەشدار دەین لە سیمینارەکان بتوانین تااقەت و توانای سەرجەم کادرەکانمە هەڵسەنجێنین ئایا
ینی تەسەور دەکەم لەو دیدارە چەندین کادیر وەکو ئەستێرە دەربکەون کە شاراوە من تا ئێستا شوێنێک نەبی بیانەوێت تااقەت و ئیمکانێتی سیاسی خۆیان ئیداری خۆیان بخەنە ئەم دیدارە فرسەت دەتە بەو کاسانەی کە تا ئێستا پشتگۆکرانەوە گەنجن تموحیان هەیە شتیان پێە دەتوانن بن بەشداری بکەن لە ڕێگای ئەم سیمینار و کۆڕ و لیژانەکان دەتوانن ئیبداعی خۆیان دیار بکەن کە ئیبداعی خۆیان دیار کرد چاو دەکەوت سەریان دەتوانن بێنە پێش بۆیە یەکێک لە هەرە سوودە گرنگەکانی دیداری یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەوە تۆ هەڵقوڵانەکە ئەوە دیسانی ئندیماجەکە لە قۆلایی جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆیەکی چڕ کە زۆرینەی هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری دەکەن لەوانەیە سەدان کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان یان سەدان کادری نوێ بێتە پێش و بەرچاوڕۆنی زیاتر هەبێەوە بزانین ئەم کادرانە کە ئێستا دێن دید و بوویر و بۆچوونی نوێیان هەیە ئەوە دەتوانن لە ئۆرگانەکان کار بکەن کە تا ئێستا ئیشیان نەبووەوەیان دەتوانن ئیبداعی خۆیان بەکاربێنن بۆ کۆمەڵێک کاری تر لە ژیانی ڕێکخراوەیە ڕێکخراوە پیشەیەکانە لە حکومڕانیە لە سیستەمی لە کۆمەڵێک یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆتان دەزانن هێزێکی گەورەی ئەم وڵاتەیە دەتوانێت هەموو گەنجێک ئەوانەی کە لە دەوری یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبنەوە قابلیەتیان هەبێت دەتوانن درێژە بە خەباتی سیاسی بدەن لە ناو ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێم وایە ئەم دیدارە دەرفەتێکی گەورەیە لە ئەوەی ئەم خەڵکانەی بەهرەمەندن لە بواری سیاسیە کەلتوری هەر بوارێکی ژیانی حیزبی و کۆمەڵاتی و سیاسی و حکومڕانی دەتوانن بەشداری تێدا بکەن زۆر گرنگە مامۆستا بەری چەندێ ژیان بژین هەر لە دەستپێکا یەکێتی gelek تەئکید لەسەر سیستەمێ لاmerkeziyetê kiriye vê dîdarê da êketî dê çend kar ketin ku ev sîsteme êrî bijîn çîtet qonaxê cêbecêkirinê da çimku tinê axiftin nebîtin yani ئەمە جارێ ئێمە دوێنێ لە کۆبنەوەکانی لیژنەی حیزبی ینی کاری ڕێکخراوەیی زۆربەی کادرەکانی خۆشمان داوای لامەرکەزە لە ناو حیزبەکەمان دەکەن ناو حیزبەکەی خۆشمان داوای لامەرکەزە دەکەن ژیان وایە ینی لە ئێمە ئەحداسەکان پێشکەوتووە ژیان بوویتە عەسری سورعە عەسری خێرایی و ئێمە دەبێت باشترین وەسائلی حکومڕانی و سیاست لە هەرێمی کوردستانە بەکاربین بۆ خێراترین شێوازی ئیشەکە بکرێت مەسەلەی لامەرکەزیەت شتێکە بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان و شتێکە بۆ خزمەتی شارەکان و لە جیاتی ئەوەی تۆ نووسراوێکیش خزمەتگوزاری لێرە پرۆژێکی خزمەتگوزاری هەیە چاکردنەوەی ڕێگا کە 4 مانجی باتا لە هەولێر و ئەنجومەنی وەزیران نازانم چێن دەری بکرێت لەوانەیە بە بەڕێوەری شارەوانەکەی دووەکە بکرێت وە یعنی پێویستمان بەوەیە مەسەلەی لامەرکەزیەت بۆ ئەوەیە خەڵکی سنوورەکە خۆی دەستی باڵای هەبی لە خزمەت هەمان دەمدا سودمەند بیتن لوی داهاتێ باژێڕێوی تێت یانی کۆمەڵێک مەسائل هەیە لە لامەرکەزیەت کە زۆربەی وڵاتانەی کە سیستەمی لامەرکەزیەتیان بەکارهێنەوە ینی خزمەت گوزاریەکانیان پێشکەوت تەجریبەیە زۆربەی زیاترە بۆیە ئەمەش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم هەنگاوەمان خۆ پێم وایە بەشێکی کەم دەسەڵاتەکان شۆڕ بووتەوە ناو حکوومەت بەڵام جزئیاتدا بەشێکی زۆری ماوەوە ئێمە تەنانەت زۆر لە شارەکانی هەرێمی کوردستان لە ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ یەکێتیش داوای لە هەمەرکەزیە دەکەن ینی شۆڕکردنەوەی دەسەڵاتە نا بەسەر بۆ نمونە ئەگەر لە کاری سیاسی و حیزباتیە بەسەر جیاوازی زۆر هەیە شێوازی حیزباتیە لە بادینان بۆ کەرکووک یان لە کەرکووک بۆ سلەیمانی هەولێر بۆ ڕاپەڕین ینی پێکاتی کۆمەڵاتی جوگرافیەکە سیاسیەن ینی کۆمەڵ ئیداریەنە هەندێشتی جیاوازە بۆیە دەبین لە شوێنێکە بۆ شوێنێک جیاوازی پێ بکەین و لە لامەرکەزیەتی حکومڕانی شەر بە هەمان شێوە لەوانەیە لە دهۆک کێشەی ئاو نەبێت بەڵام لە هەولێر هەبێت لە شوێنشتی کێشەی ڕێگاوبان نەبێت لە شوێنشتی ینی جیاوازی هەیە لەکەی بۆیە پێمان وایە باشترین سیستەم بۆ حکومڕانی ئێستا لامەرکەزیێتە زۆر گرنگە مامۆستا ئەس دەتوی دەمێماییدا هەرچەندە جەنابێتە ئیشارەتێکی کوورجی دایە بەس بۆ خەڵکی دهووکێک گەلە گرنگە کو ئەم بزانین گرنگیە ئەیکەتیە دەڤەرە بادینان تایبەتت پێنگاوە ئەیکێ یا دیدارە ئەیکەتیەدا چەند گرنگە چەند ئەvە پەیامێکا ڤەکری بوو بۆ خەڵکی بادینان کو ئەیکەتی نیشتیمانی کوردستان
بادینان باژێڕێ خود بینیتن دهوکێ باژێڕێ خود بینیتن چریسکا ئەم بێژین سەرهەلدانێت بینیتن یان جیا خەباتە نویا گەلێمەت بینیتن چەند گرنگە و ئەم وێ بۆ خەلکی دیارکەین و ئەم بێژین عمل جی هاتە دیارکردن دیدارە ئەیکەتیەدا بیرمان نەچێت بادینان دەواازەی شۆڕش نوێی گەڵەکەمانە دەواازەی یەکەم شەیدەکانی یەکێتی نیشتمانی کوردستانە دەواازەی یەکەم چەخماغی شۆڕشی نوێی گەڵەکەمانە یەکێتی نیشتمانی کوردستان لە بادینان پێگەیەکی بەهێزی هەبووە و مێژووی یەکێتی نیشتمانی کوردستان و بادینان چ لە سەردەمی شۆڕشی نوێی گەلەکەمان لە سەردەمی ڕێخستنی هێنی و لەسەر ئێمە دەتوانین بڵێن بادینان پردێکی پەیوەندی بووە بۆ ناوەوە بۆ ڕێخستنەکانی چێتی چکە خۆتان دەزانین یەکێتی نیشتمانی کوردستان لە وڵاتی سووریە دامەزراوەوە ئەم جوگرافیا یەکێتی بادینان و لەگەڵ حدود و کۆمەڵێک وای کردووە کە بادینان پێگەیەکی بەهێزی هەبی لە ناو ڕێزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان جگە لەمەش ئەگەر باسی سەرۆک مامجەلال بکەین کە علاقاتی سەرۆک مامجەلال لەگەڵ بادینەکان بۆ سەردەمی پێش دروستبوونی یەکێتی نیشتمانی کوردستانیش دەگەڕێتەوە مامجەلال لە کۆی گشتی عەشایرەکانی بادینان لە شنگار و شێخان و زومار و تا دەگەشتە پارێزگای دهۆک و شێخان و ئاکرێ و دهۆک و ساخۆ و ئامێدی علاقاتی سەرۆک مامجەلال لەگەڵ ئەشخاصیش هەبوو تاک بە تاشی ناسراوی شۆڕەجێڕی مفەکرەکان ڕۆشنبیرەکان بە مەسایەکان سەرۆک مامجەلال علاقاتی شخصیشی هەبوو بۆیە یەکێتی نیشتمانی کوردستان توانی ینی کۆڵەگەیەکی ڕئیسیبی لە شۆڕشی نوێی گەلەکەمان لە سەر هەڵدانە لە بادینان وە یەکەم کەناڵی ڕاگەاندنی یەکێتی نیشتمانی کوردستان گەلی کوردستان لە زاخۆ کراوە بۆیە ئەگەر لە دوا ئینتیخاباتیش سەیری بکەین بادینەکان ئەو کاتێک کە یەکێتی نیشتمانی کوردستان پێویست دەبێت لە کاتی تنگانەوە لە کاتی ئەوەی کە یەکێتی نیشتمانی کوردستان پێویستی بەهێزی گەورەترە خەریکە چواردەوری دەگرێت هەمیشە بادینەکان پێشەک بوون لە مقاومەت بۆ یەکێتی نیشتمانی کوردستان لەم هەڵبژاردنە سەرەڕای بارودۆخی چەقبەستووی هەرێمی کوردستان لە ڕووی حکومڕانی و لە ڕووی کێشەی موچە و بودجەی خەڵکەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە کە ڕێژەی بەشداربوون لە هەمووی عێراق لە 140 تێپەڕینەک اینجا لە بادینان یەکێتی نیشتمانی کوردستان ڕێژەی دەنجی زۆر بەرز بووە لەگەڵ لە شوێن 150 دەنجی زیاد کردووە و لە دووهۆک و مووس لە ڕابردووی یەکێتی نیشتمانی کوردستان یەک کرسوینەوە جارە 3 کورسی پەرلەمانی عێراقینە بۆیە یەکێتی نیشتمانی کوردستان یەکێک لە ئیشەکانی ئێمە کە بمانەوێت تەوازنی هێز لە هەرێمی کوردستان دروستکەین کە بمانەوێت حیزبی پێشەک بیت دەبیت یەکەم شوێن کە ئەولەویەت پێ بدەین بۆ ئەوەی دووبارە ڕێخستنەوە و بەگەڕخستنەوەی یەکێتی نیشتمانی کوردستان و ببنە هێزی یەکەمی سەر گۆڕەپانی سیاسی لە هەرێمی کوردستان و عێراق دەبێت گرنگی تایبەت بە بادینە بدەینەوە مەرەمیش لە یەکەم ڕۆژی دەستپێکردنی دیداری یەکێتی نیشتمانی کوردستان بۆ ئەوە بوو. مامۆستا دیدارە ئەیکەتیەدا چەند لژنێن ڕاگەهاندنێ دێشێن کارێ خوب درستاهیکەن چونکو وەکو جەنابێتە ئاماژە پێگیری ئەیکەتیان نیشتیمانیا کوردستانی دەستپێکە هەبوونە ڕاگەهاندنی دەڤەرە بادینان ئەیکەتیان نیشتیمانیا کوردستانی کەناڵدانە کەناڵی گەلی کوردستاندانە یەکێتی دێ چەند گرنگی دەتە دەستگایت خۆیت ڕاگەهاندنی و دێ چەند شێت وا دەستگا پێشێخی چونکو بگاوی گلەی هە بێت مرۆڤ ئەولی گلەیە خوب کات حقیقت حتا ڕاز ببی گلەی هەش ناف کادرێتیکەتیش دەروی کادرێتیکەتی کو ڕاگەهاندنەوە ئەیکەتیە نە ئاستێ طموحا خەلکیدا دیارە یەکێتی نیشتمانی کوردستان ئەگەر ئێستا سەرجەم کەناڵەکانی هەرێمی کوردستان کۆ بکەینەوە زۆرینەی کادیرەکان کادری یەکێتی نیشتمانی کوردستان بوون ئەس ئەبێت تەکیدا ئاخنە جەنابێت کەم 100% بەس یعنی خەلەلکی دەمە سەر ئەوە لەوانەیە خەلەل لە خۆمان بی ئێمە بەڕاستی دەبێت کار لەسەر ئەوە بکەین ڕاگەاندنی یەکێتی نیشتمانی کوردستان پرۆفشناڵ بکەین لەوانەیە پێویستمان بە 7 کەناڵی فەزایی نەبێت کە هیچ سوودێکی نەبێت وە بتوانانی زانیاری باش یان بتوانانی ئەو شێوازەی پێشکەوتنی ڕاگەاندنە هەیە ئێستا بیکەینەوە یەکێک لە هەر کێشەکانی ئێمە لە چەند ساڵی ڕابردوو کێشەی ڕاگەاندن بووە بەڕاستی ئێستا خۆشبەختانە لە ماوەی سەرمانگێکی ڕابردوو یەک گوتاری پێوە دیارە ڕاگەاندنی یەکێتی نیشتمانی کوردستان تۆزێک مرکزیەتی هەیە پێم وایە یەکێک لە کارەکانی ڕاگەاندن پێویستە ستافی ئیشی ئیداریەکەی مرکزیەتی تێدا هەبی وە باشترین شێواز کە بتوانین کاری پێ بکەین هەم تەکنەلۆجیای پێشکەوتوو کە ئێستا پێویستە بۆ سەردەم و کادر ئێمە ماشەڵڵا یەکێتی نیشتمانی کوردستان لە کادری ڕاگەاندن
بوویتە وەکو مەسنعێکی گەورەیە زۆربەی کەناڵەکانی تری سوودیان لە کادیرەکانیەکی نیشتیمانی کوردستان وەرگتووە ئێمە پێمان ناخۆش نیە بەش بە حالی خۆمان شانازیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە خەڵکانێک پێویستی بە کادریەکی نیشتیمانی کوردستانی بچن لە کەناڵەکانی بەڵام ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت ئیستیعابی کادرەکانی خۆمان بکەینەوەی ڕاگەنن کادری زۆر پێشکەوتمانەیە ئێگە ئێستا بینە سەر بادیان من قەنەعاتم هەیە لە هەموو کوردستان بەقەدەر بادینان کادرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کادری پێشکەوت و ڕاگەانی تێدا نیە ئێستا ئەم کادرانەی بادینان دەتوانن یەک کەناڵی زۆر گەورە و پرۆفشنال بڕوان بە هەمان شێوە لە هەولێر و کەرکووک و تا سلێمانی هەموو شارەکانی تری بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕووی سەرمایی مرۆیی بۆ ڕاگەاندن زۆر کادری باش و پێشکەوتوویە پێویستمان بە دوو سێ شتی ئانی هەیە ئێستا کە بتوانین معالەجە بکەین یەک تەکنەلۆژیای باشتر بۆ کەناڵەکانمان و بینا و شێوازی نوێی پێشکەوتن بۆ کەناڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئیمکانەتی تریش کە پێویستە بۆ ڕاگەاندن و بەرنامە و شێوازی نوێی ئیشکردنی ڕاگەاندن کە لەگەڵ ئەم سەردەمەی ئێستادا بگونجێت بۆیە دڵنیام ئەم دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر گرنگی بە بواری ڕاگەاندن دەدەین و پرۆژەی زۆر باش ئامادە و گەڵاڵە دەکەین دڵنیام لە ئایندێکی نزیک لە دوای تەوابوونی دیدارەکە و دواتریش هەر هەمیشە لە ئەبدەتدا دەبینەوە بۆ ئەوەی باشترین شێواز وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان خۆمان ئامادەکەین بۆ ڕاگەاندنێکی بەهێز و باش کە لە جێگای تموحی یەکێتیەکان بێت لە ڕابردوو کە ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی پێ دەکرد هەموو لایەنەکان هەموو کەسەکان بەرامبەر تەسلیمی ئیرانی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبوون ئێستاش پێم وایە دەجا کە بزابێ دەکەن بادنی وتنی بزابێ بکات ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستاش ئەم ڕۆحەتی تێماوە کاتێک کە یەکێک پەلاماری یەکێتی نیشتیمانی کوردستان دایان پەلاماری کوردستان دەدات یەکێت هەواڵانی ئێمە لە ڕاگەاندن زۆر دووکەدەبین بۆیە دەبێت ئەم ڕاگەاندنە پتە بکەین بۆچی نەک بۆ ئەوەی بچین هێرش بکەینە سەر لایەنێک یان سەر لایەنێک بۆ ئەوەی بتوانین باشترین زانیاری بدەینە بینەرانی هەرێ کەناڵەکانی ئێمە و خەڵک لە ڕێی کەناڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە گوێی لە شتی نوێ بیت و شتی نوێ پێشکەش بکە بۆ خزمەتگوزاری شتی نوێ پێشکەش بکە بۆ ئەوەی باشترین شێوازی حکومڕانی ڕەخنەکان باشترین لە شێوازی حیزبایەتی یعنی کۆی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ببێتە مینبەرێکی باشی کە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان سوودی لێ ببینن لە هەموو بوارەکە چونکە ڕاگەاندن ئەمڕۆ دەسەڵاتی چوارەمە دەتوانێت زۆر شت لە هەرێمی کوردستانە بگۆڕێت و بە ڕاگەاندنێکی سەرکەوتووی خزمەتگوزار دەتوانین زۆر پێشکەوتنی کۆمەڵگاکەمان بەرەو پێشەوە بین و پێم وایە ئەم ڕاگەاندنەی کە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان باسی دەکەین تەنها بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت چونکە کاندێسەی یەکێتی نیشتیمانی کوردستان گەورەیە تحملی ڕەخنە و ڕەخنە لە خۆگرتن دەکەین و دەتوانین ببێتە ڕقیبێکی باشی دەسەڵات و حیزبایەتیش بە هەمان شێوە زۆر گرنگە مامۆستا ئەvە گشتی بوو سەر ڕاگەهاندنەوە یەکێتی ئەس دێم تایبەت کەم مبتنێ الڤێری نەبینە و ئەس تنێمە هەزر بکە هەممی کادرێت ڕاگەهاندنەوە یەکێتیە یە دەڤەرە بادینان الڤێرێنە بسیاری الجەنابێتە کەنە دەرەجەیەکی جەنابێتە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەرپرسێ ماڵبەندی چارێ دهوکەی و پلەئێک بارێتە گەلێکی گرانە هەممی پرسیاری الجەنابێتە کەن هەرێ هیندێ بۆ ڕاگەهاندنەوە یەکێتیە دەڤەرە بادینان چکەن ئەف کو ئەف دیدارە دێشێتن چکەت مە کەناڵێکی ئاسمانی هەبوو نەما بچیکتر لێ هاتل دهوکێ و vێگاڤێ ئەمت بینی وەکی گوتی ڕاگەهاندنەوە یەکێتیە الڤێرێ کا ئەتکیژان ئاستێت خودە مەگلەیل کادری نینە مەگلەی سیستەمێ ئەمبێژی نەمانە هەندێک تشتایەک و کار پێ بێتەکردن هیندێ چکەن وەکی من گوتی من نەبینە بێژە هەممی کادرێت یەکێتیەت ڕاگەهاندنێدا ئەم دێ بوو هەوە هوکەینەها بەڕاستی پرسیارەکە لە جێگای خۆتی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر لە زاراوەکە بڕوانین کوردستان دوو بەشە لەسەر دوو بەشە زاراوەی سۆرانی و بادنی یەکێک لە ئەولویاتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە پێویستە ناکرێت یەکێتی نیشتیمانی کوردستان 5 کەناڵی فەزایی هەبیت بە زمانی سۆرانی بەڵام کەناڵێک فەزایی نەی بە زمانی بادنی ئەمە بەڕاستی ڕەخنێکی گەورەیە لەسەر ئێمە بۆیە پێویستە ئێمە لە بادینان کۆمەڵێک کێشەی ڕاگەاندنمان هەیە یەک ئەو بینایی کە ئێستا ئێوە تێدان زۆر خراپ تەکنەلۆژیەکان زۆر خراپە دەبێت ئەم شتانە هەموو عیلاج بکەین زەبیر لە فەزاییەکی باش بکەینەوە کە ببێتە
دەنجی بادینان بۆ باکوور و ڕۆژ ئاواش ئەڤ قەوسێکی ئەمە- بدە من ئەڤۆک و جەنابێتە vێگۆ گوتی پەیوا خودەی ژێڕازی جەنابی سەرروک مام جەلال بوو دەما بادینان سادفە بوو ئەڤە ئەمش لەو کاتە لێ بوو ساڵی 2010 دەبووانە بوو ئێمە دەبی بە نمەتێک ئیش بکەین کەناڵی کە لە بادینان دەبێتەوە ببێتە ژێدەرێکی باشی ڕاگەاندن لە بادینان تەختی هەردوو پارچەکەی تریش بکات و بتوانێت تەختەی شنگار و مووسڵ و ئەو شوێنانش دەشتینەی ناوەشت بکە کە هەمووی بەزاراوی بادینی قسە دەکەن بۆیە ئەمە لەو دیدارە و لە ڕێگای قنەواتی خۆشمان لە حیزبی بەڵێنتان پێدەم باشترین کار دەکەین بۆ ئەوەی باشترین و پێشکەوتوترین کەناڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بادینان بێت ئێمە بڕیارمان داوە لە بادینان لە هەموو ئاستەکانە گۆڕانکاری و پێشکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین و مەبەستمانە و جەنابی کاک باپڵ مەبەستیتی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان مەبەستی کاک قوباد مەبەستیتی ئێمەمانە مەبەستمانە کادرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بادینان مەبەستیانە و جەماوەری بادینانیش مەبەستیانە یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێز بێت و دڵنیام من لە بواری تەنزیمیە ڕاگەاندنە لە هەموو شتێک کاری نوێ دەکەین پرۆژەی نوێمان هەیە بۆ ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ببێتە ئەو یەکێتانەی کە لە سەردەمی شۆڕەشی نوێی گەلەکەمان و کە جێگای ئومێدی کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو و بادینەکانیش لەسەروی هەمووانەوە مامۆستا زۆر سوپاس بوو جەنابێتە سپاس بۆ ئەف دەلیڤەدا ئەمە ئەم وێ دیداری گەل جەنابێتە ئەنجام بدەین زۆر سپاس بینەرێن بەڕێز دیدارەمە بدیمەهەیک هات مەو هەوە ژڤانە دیدارێ دیدا ئانە هەیە خودێ بمینم خێر و خۆشی